آبی سر، شربتی سر، شیرموزی سر، سردی سر، تایگری سر. ئامادەکاری چی بکەین بۆ جەژن؟ ئیشک بازاڕەکە نییە و کاسپیەکە نییە تر ئامادەکاری چی بۆ بکەین مەڵایتە هەرە و بژەی بە حاڵ دەرەکە خۆتە زانی بازاڕەکە نییە کە بۆی معاشەکە نەبێ و بازاڕەکە ئەوە سێ بە تەواوی بازار وەستا و کەس کاسبی نییە وەڵای هەمووی نایکرێ بە زۆری بشت بۆ مناڵەکانیاکردن بۆ خۆیان شت ناکردن گەورەکان بۆ خۆیان شت ناکردن لەبەرەوەی نییە پس پارەی بۆ مناڵەکانیان پێێتی بۆ خۆیان پێیان نییە بای 15,000 فرۆشار لە سەعات 2 عەرەبانەم دەرکردو ئەلێرەیە بای 15,000 فرۆشێتە خێرەکەی بە چی بێ و حتا منە تا دەوری 11 شەو لێرەم ئەو پەڕیبایی 6,000 7,000 فرۆشی زیاتر نافرۆش ئەنجا کێ ئامادەکاری بۆ کرێتان بۆم بکرێ کە پیاویستم نییە ئامادەکاری کوا بە ناشکوری خوانە بێ دل لە ناچاریە ئەبێ هەر شتێک هەر بکەیت جەژن نییە بەڕاستی جەژن نییە ئەی کاکە من لەخوا بەزیابێ من فەقیر نیم خۆم بەڵام خەڵق ئیمکانەتی نییە کاکە جەژن بە ئیمکانێتەوە خۆشە بەوە خۆشکە معاشەکەی وەرگرت ئینیکا برای بەڕێزم ئەیجینا خۆ جەژنی جاران لەزەتێکیکەی هەبوو ئێستا ئەوەی تۆی بینی ئەو خەڵک لەبەر خاتی مناڵەکەی ژینا خۆی ئەو دڵی پێ خۆش نییە ئەو سا زۆر زیاتر ئێستش قەڵباڵغی هەیە بەڵام زیاتر خەڵکە مەجبورە لەبەر مناڵەکان مەسا ئەم مناڵە لە گەڕەکەی مناڵەکە دراوسەی کردی گەرنەیەگە قەرزی بۆی کردبێ مەسەلا تۆ سم لە حەزە بکە ئەچێت بێگە تۆ بڕۆ لە حەزە بکە ئەژێت حەوت سەواکە ئەنجا شتێکی پێکڕێ بۆ مناڵەکەی